باز لە گرنگی پاداشت و سزاکەین لە پەروەردەی مناڵە ڕەنگە زۆر کات ئێمە نازێکی زۆرمان نابێ بە مناڵەکەمان ئەگەر کارێکی هەڵە بکا بمانەوێت سزای بین یاخود بە جۆرێکی تر بۆنەکە لە خواستی مناڵەکە و لە ویستی مناڵەکەیانە بێ مامەڵەی لەگەڵاکەین هەستکەین ویژدانمان ئازارمانەیە بەڵام با بزانین ئەم بابەتە تا چەندە گرنگە لە پەروەردەکردنی منداڵە ئەگەر تۆ بێت و کارێکی باشی کرد مناڵەکەت پاداشتێکی بکە یاخود بە پێچەوانەی ئەوە ئەگەر کارێکی کرد کارەکە شیاو نەبوو باش نەبوو تۆ بتوانی جێگرەوەی ئەوە بۆ نمونە بە شێوازێک بە مناڵەکەت تێبگەین یاخود لە مناڵەکەت تێبگەینی کەم کارە هەڵەیە بۆی کە جارێک تر دووبارە و سێبار و چەند باری نکاتەوە ئەم بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز خات و باجە عەبدوڕەحمان کە بەڕێزیان وەکو توێژەری کۆمەڵایەتی ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەن خات و باجە سڵاو لێ بێ بەیانی باش بێ بژی خات و باجە ئێمە کە باز لە پەروەردەکردنی منداڵەکەین ڕەنگە بە باسکردن زۆر ئاسان بێ بەڵام کە خۆت ئەچیتە ناو واقعەکەەوە ئەو کاتە ئەزانی کە چه بەرپرسیارەیەکت لەسەر شانە تۆ ئەبێتنەوەیەک دروستکە کە دوجار هەم خۆت هەم کۆمەلگا سوودی لێ ببینن ئەمە دەستپێکی گفتوگۆکانمان بەر لە پاداشت و سزا باسێک لە خودی پەروەردە خۆی بکەین ئێمە کە باز لە پەروەردەی مناڵەکەین مەبەستمان لێ چییە؟ کاتێک کە باسی پەروەردە ئەەکەین پێم وا بێجارێکی تریش هەر لە بەرنامەکەی بەڕێستانەوە باسمان کرد پێم خۆشە لەبەر ئەوەی پەروەردەکردن و پەروەردەکار لەناو کۆمەڵگا پێم وا بێ ئەگەر ببەستینەوە بە دایک و باوکی شەوان ناوێکی ئاسان و ئەرکێکی قورس. پەروەردەکردن ئەبوایە لە زۆر لایەنەکانی تری کۆمەلگا ڕنگدانەوەی باش بکات چکە هەر کاتێک پێوەری کۆمەلگایەک دەکرێت بە ئاستی کۆمەلگاکە بە توانای کۆمەلگاکە سەیری ئەو شێوازی پەروەردەکردنە ئەکرێت کە لەسەر بەرامبەر بە مناڵان جێبەجێ دەکرێت. بێگومان هەموو پەروەردەکارێک پەروەردە ئەکات هەر یەکەی بەڕێباز و ئاستی تێگەیشتن و ڕێژەی زانیاریەکانی خۆی بەرامبەر پەروەردەکردن. بەڵام ئەوەی یەکی شتی تریش هەیە خاتون هەماکی هەموو پەروەردەکردنێک ئەوەیە کە تۆ ئامانجەکە ئەوەیە کە تۆ ئەم مناڵە بە ئاراستەیەکی باش پەروەردە بکەیت و گەشەیەکی تەندروستی پێ بکەیت و هەموو ئامانجی هەموو پەروەردەکارێک ئەوەیە کە دایک و باوکە یاخود پەروەردەکارە ئەوەیە کە ئەم مناڵە ئەم مرۆڤە تواناکانی بەگەڕ بخات و توانای بڕیاردانی باشی هەبێت و گزارش لە هەستەکانی خۆی بکات و بتوانێت بە شێوەیەکی تەندروست داوای مافەکانی داوای ئەرکەکانی جێبەجێ بکات. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا بۆچی هەندێک جار ڕێڕەوی پەروەردەکە کە ئامانجەکەی هەموو پەروەردەکارێک ئەوەیە بەڵام ڕێڕەوی پەروەردەکە بە شێوازێکی تر ئەگۆڕێت. پرسیار زۆرە لەسەر ئەوەی کە چۆن ئایا پێش ئەوەی بزانین پەروەردە چییە چەند پرسیارێک بکەین لەسەر پەروەردە بڵین ئایا پەروەردەکردن ئامانج لە پەروەردەکردن پێدانی نازی زۆر و پێدانی سزا و پێدانی دەستەبەرکردنی پێداویستەکان و هەموو ئەمانە بە چه ئاراستەیەک مناڵ ئەبات و لە چی پێ دەبەخشێت و لە چ شتێکیش بێبەشی دەکات. خاڵێکی تر ئەوەیە کە زۆر گرنگە مەسەلەن پەروەردەکار زۆر گرنگە خۆی پەروەردە کراو بێت خۆی پەروەردە کراو بێت ئەنجا بتوانێت پەروەردەیەکی تەندروست بگەێنێت. بەستی چییە لە خۆی پەروەردە کراو بێت؟ بەڵێ یەکێک لە زاناکان باز لەوە دەکات ئەڵێ کاتێک پەروەردەی مناڵ لە 20 ساڵ پێش لە دایکبوونی دەست پێ دەکات. مەبەستی لەمە ئەوەیە کە ئەگەڕێتەوە پەروەردەکردن ئەگەڕێتەوە بۆ باوانی تا چەندێک لە خۆیان پەروەردەیەکی دروست کراون تاکو بتوانن ئەم دروستیە بگەێنەوە بە مناڵەکانیان. هەندێک جاریش پەروەردەی باوان یعنی ئەمە خاڵێکە لەلای بەرامبەری خاڵێکی تر هەیە لە پەروەردەی باوان ئەوەیە کە تۆ ناکرێ هەنێک لە کللتورەکانی باوان بسەپێنی بەسەر مناڵەکەت بەسەر ئەو مرۆڤەیە کە لە بەردەستا پەروەردەی ئەەکەی بە مەرجێک گونجاو نەبێ بۆ تەمەنەکەی بۆ سەردەمەکەی لەگەڵ گۆڕانی سەردەما بێ پەروەردەش گۆڕانکاری بۆ سەرابێت لەگەڵ گۆڕانکاری سەردەما و بەرەو پێشچوونی سەردەما ئەبێ پەروەردەش سەردەمیانە بێت پەروەردە سەردەمیانە گونجاو بێت لەگەڵ قۆناغەکانی تەمەنی ئەو کەسە لەگەڵ ئەو سەردەمەی کە تیای ئەژی بە نمونە شتێکت بەڵام کاتی کە بۆ نمونە چەند زەمانێک پێش ئێستا کاتێک مناڵ پەروەردە ئەکرا
مناڵ پەروەردەی یەکەم قۆناغی پەروەردەکردنی ڕاستە ئێستش بە هەمان شێوەیە لە باوانەوە وەردەگرت دواتر کاتێک دەچۆت قوتابخانە لە قوتابخانەش هەمان شێوە پەروەردەیەکی دروستی وەردەگرت باشە ئێستا ئایا پەروەردەکردن لە دوو خاڵدا خۆی دەبینێتەوە یان لە بازنەیەکە خۆی ئەبینێتەوە کە پێویستی بەوەیە مناڵ بەلانی کەمەوە ئەگەر پەروەردەکردن بە چوار خاڵدا تێبەڕێ بۆ مناڵ بۆ نمونە خێزان قوتابخانە کۆمەلگا میدیا بەم قۆناغانەدا تێپەڕێ پێویستە مناڵ بەلایەنی کەمەوە دوو خاڵ لە خاڵی پەروەردەکانی بەهێز بێ تاکوت لایەنەکانی تر کەمترین زیان بە پەروەردەی مناڵەکە بگەێنێت باشە لێرەیە ڕۆڵی خێزان بە تایبەتی کاڵین خێزان زۆر جار بۆ منداڵ دایکەکرێتەوە ڕۆڵی دایک داچەند گرنگە لەم شێوازی پەروەردەکردنەیە بۆ ئەوەی کە بتوانێت پەروەردەیەکی تەندروستی بکە تا مناڵێکی تەندروست بخاتە ناو کۆمەڵگا و بەر سیستەمی خوێندن و بشتوانێت گرفتی نەبی لەگە منداڵەکە بەڵێ خۆی لە ڕاستیە پەروەردەی تەندروست پێویستی بە تێگەیشتنێکی زۆر باش هەیە ڕەنگە ئێمە لە ئێستا لەم بەرنامە باسی پەروەردەی تەندروست بکەین کەسانێکە بن نەزانن پەروەردەی تەندروست خۆی چییە ئایا ئەوەی مثلەن من پرسیار بکەم ئایا ئەوەی کە من کردومە تا ئێستا ئەو پرسیارم لا دروست بێت دروستە یان دروست نەبووە ئەیکەواتە چی دروستە پەروەردەی دروست لە ڕاستیە پێویستی بەوەیە ئێمە هەمیشە پڕزانیاری بکرێن بەرامبەر ئەو قۆناغی کە مناڵەکەی تایە و ئەو گۆڕانکاریانی کە بەسەر قۆناغی مناڵەکە شادێت و ئەو پێویستیانی کە هەیەی مناڵەکە لەو قۆناغایە چییە و ئامانجەکە لە پەروەردەکردن بگۆڕێت کاکسەر بۆ نمونە پێویستە باوان لەو خاڵە دوور بکەونەوە کە مناڵ ببێتە ئەو شتێک کە تۆ ئەتەوێت پێویستە مناڵ بەو شێوەیە پەروەردە بکرێت کە خۆی هەیە بۆ نمونە گرنگی بە خاڵە لاوازەکانی خۆی بەهێز بکرێت نەک خاڵە لاوازەکانی دایک و باوک بەسەریا بسەپێنرێت خاڵە بەهێزەکانی خۆی گرنگی پێ بدرێت ئەو ڕەفتارەی کە لەو مناڵایە هەیە گونجاو نییە ئەو ڕەفتارە دەستکە گۆڕانکاری بەسەرابێ نەک ئەوەی کە بەسەر تۆ هاتۆ بەسەر ئەوابی سەپێنی لێگەڕێ با ڕەفتار هێشتا لەبەر دەستە با لە ماڵەکەی تۆیە با لە ماڵەکەی توای ڕەفتارەکان ئازادانە بکات تا بتوانی شارەزابیت لە هەڵسو کەوتی مناڵەکەت تاکو بزانی ئەو ڕەفتارانە چییە کە شیاوە کە شیاونی ئەمە خاڵەکە تاوەکو ئەگاتە ئەو حەدەی کە تۆ پەروەردە ئەەکەی و پەروەردەکردنیش هەر ئەوە نییە تەنیا تۆ بەس بە قسەکردن بکەیت چکە سروشتی مرۆڤ بەو شێوەیە کاتێک تۆ هەمیشە بە ئامۆژگاری ئاراستەی بەرامبەرەکەتەکەی دەرئەچێت لە ئامۆژگاری چکە مناڵ توانای هەیە تەنیا ئەگەر بە شێوەیەکی زانستیش لێکی مناڵ توانای هەیە تەنیا 10 دقیقە بۆ دایک و باوانی بگرێت توانای ئەوەی نییە سەعاتێک دانیشە باوکی قسەی بۆ بکە لەبەرەوە خۆت سەرقاڵ مەکە بەوەی کە سەعاتێک دابنیشی بڵێ من سەعاتێکە ئامۆژگاری تۆ ئەەکەم چکە ئەو وەری نەگرتووە توکاتێت تۆ شارەزایت نییە بەرامبەر توانای مناڵەکەت تا چەندێک ئەتوانێت گوێت لێ بگرێت ئەمە خاڵێکی تر ئەوەیە کە تۆ پەروەردەکردن ئایا ئەی ئەگەر هەر لە گفتار و لە قسەکردنا خۆی ناگرێتەوە ئەی چی تر خۆی ئەگرێتەوە ئەی چی شتێکی تر دەورە بینێ لە پەروەردەی مناڵەکەت پەیوەندی باوان بەیەکەوە پەیوەندی باوان بەیەکەوە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ کار دەکاتە سەر پەروەردەی مناڵەکەت بە شێوەیەکی دروست یاخود نادروست چکە لە پەروەردەکردندا پەروەردەکردنی چۆن دروست و نادروست هەیە پەروەردەکردنی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆشەیە کە بەر مناڵەکەت ئەکەوێت پەیوەندیەکانی نێوان باوان خۆیان ناڕاستەوخۆ کار دەکاتە سەر پەروەردەی مناڵەکەت پەیوەندی تۆ لەگەڵ دراوسێ و خێزانەکانی تر هەڵسوکەوتەکانی تۆ و ئەو شتانەی کە تۆ ئەیڵی یاخود ئەیکەی کە لە سنووری دەرەوەی مناڵەکەتە بۆ نمونە لە پەیوەندێکی تەلەفۆنیە کۆمەڵێک شتەڵی لە تۆ لەگەڵ مناڵەکەت نییە بەڵام ناڕاستەوخۆ کار ئەکاتە سەر هەڵسوکەوتی بیرکردنەوەی مناڵەکە بەبێ ئەوەی تۆ ئاگادار بی کەواتە ئەمە خاڵێک لەوەی کە پەیوەندی باوان و قسەکردن بە شێوەیەکی کە محەدد بێ لەوەی کە مناڵەکە بتوانێت هەتا ئەو کاتێک کە تۆ گوێت بۆ ئەگرێ بتوانێت ئەوەی کە ئەیبینی وەری ئەگرێ و ئەو شتانەی کە تو بۆ مناڵەکەتی دابین ئەەکەی بۆ ئەوەی کاتەکانی پێبست بەڕێ بکات و ئەو کاتێک کە تو کاتی خۆتی بۆ دابین ئەەکەی مەرجنی تۆ لە کاتدانان بۆ مناڵەکەت هەر خەرێکی ئامۆژگاری بیت نەخێر دانیشتنی تۆ لەگەڵ مناڵەکە کتێبێک ئەخوێنیتەوە یاریەکی لەگەڵا ئەەکەی مەهماکان ئەگەر ئەو یاریکردنە لەسەر مۆبایلەکەشی بێت بۆ نمونە مناڵ هێنە زۆر بە زەحمەت ئەتوانی ئایپادەکەی لێ دوور بخەیتەوە یانش بەڵام گرنگە باوان بۆ چەند
زۆر باشە کاتژمێرێک دابنیشێ لەگەڵیا بزانێ ئەو یاریانەی کە ئەیکات چییە. باشە ئەمانەی کە بەڕێز باسەکرد پەروەردە بوو بە شێوازێکی گشتی لەناو پەروەردە بابەتێکی ترمان هەیە ئەویش پاداشت و سزایە مناڵەکەت کە کارێکی باشەکە چەندە گرنگە تۆ پاداشتی بکەی پێچوانی ئەمە ئەو کارانی کە شیاو نییە ئەو کارانی کە هەڵەیە بۆ نمونەکە کردی چۆن و بە چ شێوازێک تۆ ئەو منداڵە ڕابێنی کە ئەم کارە هەڵەیە بۆی جارێکتر دووبارە و چەندبارەی نەکاتەوە کاتە گرنگی پاداشت و سزا لە پەروەردەی مناڵات چییە؟ لە ڕاستیدا بۆ چوونەکان دەربارەی پاداشت و سزا لەناو کۆمەڵگەی ئێمەدا زۆر بە باشی جێبەجێ ئەکرێت. یعنی ئێمە هەمیشە شانازی بەوە ئەکەین کە لە بەرامبەر هەڵسوکەوتی مناڵەکانمان پاداشمان هەیە و سزاشمان هەیە. بەڵام هەر خێزانێک بۆ ڕێبازی کە خۆی هەیەی سزا و پاداشت هەڵەبژێرێ بۆ ئیمکانیەتی کە خۆی هەیەی. لە بەرامبەر پاداشت و ئێستا پاداشت و سزا باسەکەم بەڵام لە بەرامبەر پاداشت و سزا پێش پاداشت و سزا خاڵێکی تر هەیە ئەویش پێدانی خۆشەویستیە. ئێمە نابێت لە بەرامبەر ئەوەی کە بڵین مناڵەکەم با نازدار نەبێ خۆشەویستی لە بگرمەوە. کاتێک کە تۆ خۆشەویستیت لێگرتەوە خاڵەکە باز ئایا بۆ پاداشت بۆ هەڵسوکەوتەکانی کە بەرامبەر پاداشت و سزایە. پیا هەڵدانی مناڵ بە شێوەیەکی دیاریکراو بە شێوەیەکی سنووردار زۆر زۆر باشە. یعنی دەستخۆشیکردن و دیاریکڕین و پاداشکردن مەرجنیە هەر بە شتە قورسەکان بێ مەسەلەن دەربڕینی ئەو هەستەی کە تۆ هەتا سوپاس ئەزانم لێ تێئەگەم هەست پێ ئەەکەم ئەمانە کۆمەڵەوشێکن ڕەنگە لە دیاری زۆر بەهێزتر بن بۆ مناڵ. بەڵام ئای سزا چییە؟ ئایا سزا ئەوەیە کە ئێمە بێبەشی بکەین لە خۆشەویستی؟ ئایا سزا ئەوەیە کە ئێمە بێبەشی بکەین لە کڕینی دیارەکان؟ ئایا سزا ئەوەیە کە من دەستخۆشیت لێ ناکەم؟ یان سزا ئەوەیە کە ئازاری دەرونی و جستەیی بیت؟ ئێمە نابێ خۆمان لەم دوو خاڵە بە دوور بگرین چکە هەتا ئێستا لەنەوە کۆمەڵگەی کوردی سزاکان سزا بە دەرونی و بە جستەیی هەر بەردەوامە. بەڵام ئایا کە تۆ سزای ئەی بەم شێوەیە بە هەر لایەنێک بێ بەوەی کە باسم کرد یاخود لایەنە دەرونیەکە و لایەنە جستەیەکە ئامانجەکەی تۆ ئەپێکە یاخود زیانێکی گەورەتری بەرەکەوێت. زیانە گەورەکە ئەوە چییە؟ لە دراسی باش تازەترین توێژینەوەی ئێستا سزا بۆ مناڵ گونجاو نییە بۆ شێوازەی کە ئێستا هەیە. باشە لێرە لەوانەیە هەندێک دایک و باوگاخ و خێزانەکان بینەری ئێمە بن پرسیاری ئەویان لا دروست بێ ئەی باشە گونجاو نییە چۆن مامەڵە لەکە مناڵەکەم بکەم؟ یعنی زۆر مناڵەیە ئەمەنە نازی دراوەتەیە ئەمەنە خۆشەویستی دراوەتەیە یعنی سنوورەکانی تێپەڕانەوە یعنی تێپەڕانەکەش چی ینی ئەو مناڵە چی بێ بۆی بکەیت یعنی تۆ ناتوانانی هیچ شتێکی لەگەڵا بکەیت ئەوەی کە بەڕێزی گەڵی کەیتر سزا نابێ بترێ ئەی چی لەگەڵا بکەیت؟ کاک سەرکۆ پێدانی خۆشەویستی من لەگەڵ ئەوەیەم مناڵ هەتا خۆشەویستی پێ بدرێکەمە چونکە مناڵ لە خۆشەویستی بینی لەو پەیوەندیە خۆشەویستیە نزیکەی بینی مناڵ و باوانەوە ئەتوانێت بەگوێت بکات. مناڵ تاوانی نییە نابێ خۆشەویستی لە قەدەغە بکرێت بەڵام نازی زۆری نابێ بدرێت. نازەن و زۆرەکە کۆمەڵە شت ئەگرێتەوە کە تۆ بە شێوەیەکی ناتەندروست لە کۆڵ خۆتی ئەەکەیتەوە شتەکانی زیاد لە پێویست بۆ دابین ئەەکەی بۆ ئەوەی کە نەگری ڕێگایەکی تر بەکار ئەهێنی بەڵام پێدانی خۆشەویستی زۆر گرنگە بۆ لە بینی باوان و مناڵ بەڵام پێدانی ناس نەخێ گرنگ نییە زۆر. باشە کەواتە سزانە بێت پرسیارەکە ئەوەیە سزانە بێت ئەی چی هەبێت؟ کاتێک مناڵێک گۆزەیەک ئەشکێنێ لە ماڵەکەیان کە ئەمە هەموو دایکێک ماڵەکەی خۆی خۆشێت تر دایکەکەی پێ تۆڕاکە بۆ دایکەکەی پێ تووڕ ئەبێ بە دڵنیایی باشە ئیتر گۆزەکە شکاتەوە مناڵەکە هەستی سەیری بکە دەموچاوی گۆڕاوە ئەگەر تۆ پێشتر بە ڕێگایەک تێتگەیانە بێ کە تۆ شتەکانت خۆشەوێت چکە پەروەردەکردن زنجیرەیە هەر کاتێک خەلەل لە زنجیرەیەکە هەبوو خەلەل لە دوای زنجیرەکە دروست دەبێت. بۆیە ئەڵێ پەروەردەکردنی مناڵ ئەگەڕێتەوە بۆ 20 ساڵ پێشخۆی پێش لە دایک بوونی گۆزەکە شکاوە مناڵەکە زەرەرەکە یاوە دایکەکە تووڕە بووە ئەی چی بکا باشە بڵێ نەی بەلامە ئیتر ئەوە بۆ ناکەم
ئیتر حەقم نییە بەسەرتەوە ئیتر منیش بووکەڵکەڵکی تۆ ئەشکێنن چکە ئەمانە هەمووی ڕوویاوە نەخێر تۆ ئەبێ وای لێ بکەی کە شکاندنی گۆزەکە تەسیری کردوتە سەر من و شتە جوانەکەی ماڵەکەش لە ناوچووە ئەم زیانەی کە گەیانی بیبەستیتەوە بە داهاتوو تۆ مناڵەکە لەو شوێنە کورت مەکەرەوە کە زیانەکە یاوە چکە تۆ قەتعی مناڵەکە ئەەکەی لە بینی داهاتوو لە بینی ڕابردوو تۆ وای لێ ئەەکەی سزایەکی ئەی تۆ پێشتر من و تۆ هیچ پەیوەندیەکی باش نەبووە لە بینمانە قەتعی ئەەکەی و لە داهاتوش بیر لە هیچ شتێک مەکەرەوە لە من قەتعی ئەەکەی ئەی بەستیتەوە بەو کاتەی بەو ساتەی کە مناڵەکە تایەتی کەواتە پێش ئەوەی تۆ چارەسەری ڕفتارەکەی ئەو بکەی کە دووبارە گۆزە نشکێنێتەوە بە پێچانە زیانێکی دەرونی زۆر گەورەت پێگەیانوە یەک نمونەی تر ئەگەر کات هەبێ باسی بکەم بۆ نمونە مناڵەکان سعی ناکەن سعی ناکات ئێستا کێشەی زۆربەی دایکان و باوکان ئەوەیە مناڵەکان سعی ناکەن سزای باش چی ئەەکەی تۆ یە بۆ مناڵ باوکەکەیت دایکەکەیت بۆ مەکتەبەکە پرسیارەکە مامۆستاکان هەموو گلەی لەکەن ئەڵەن مناڵەکە سعی ناکات باشە سعی ناکات لە بەردەمی مامۆستاکان و تەلەبەکەش باوکەکە ئەوەی هەیە و نییە ئیاتەوە بە چاویە من واو بۆ ئەەکەم و واو بۆ ئەەکەم و واو بۆ ئەەکەم مامۆستاوە لەسەر قسەی ئێوە ئەگەر سعی نەکرد لە مەودووە من ئەمە ئەوەی بۆ ناکەم بەڵام هیچ کەسێک نییە لەو شوێنەیە بڵێ ئەگەر تۆ سعی نەکەی داهاتووی بخاتە بەردەم بۆ نمونە ئەگەر ئێمە وەرزی یەکەمی قۆناغی خوێندن بێت وەرزی دووەمی بخاتە بەردەم نهایەتی ساڵی بخاتە بەردەم بڵێ ئەگەر تۆ ئەم وەرزە بەم شێوەیە بی وەرزێکی تر ناتوانانی پاشخانەیەکی دەرەجە بۆ خۆت بکەیت ئەگەر تۆ بەم شێوەیە بەردەوام بی تۆ ناتوانانی داهاتوی خۆت دابین بکەیت کەواتە تۆ ئاسۆیەکی ڕوونێ لە بەردەمی مناڵەکە پیشانە نایبەستیتەوە بەوەی کە من وات نەکرد ئەوت بۆ ناکەم یان من ئەوم بۆ کردوی کەواتە ئەوە هەموو ئەوەی کە بۆم کردوی زەربەی سفر ئەوەشی کە هەیە هەمووی بۆت ناکەم من لە ئێستا سزای باشە ئەگەر مناڵێک چەند جارێک کارێک دووبارە کاتەوە یاخود بوون منە ڕەنگە مناڵ ئیتر لە هەر شوێنێکەوە فێری چەند وشەیەکی ناشین و نەشیاو بێت بۆ نمونە ئەوانە دووبارە کاتەوە یاخود ئەو گۆزەشکانی کە تۆ باست لێەوە کرد چەند جارێک بۆ نمونە شتی ناو ماڵەکە پشکێنێت ئیتر وەکو یاریەک لی تێگەیشت بێت ئەبێ لەو کاتانەیە دایک و باوک چی بکات چۆن بۆ نمونە مناڵەکان تێگەێنن کە ئەو وشەی ئەم بەردەوام لەسەر زمانێتی ئەمە وشەیەکی باش نیە وشەیەکی هەڵەیە وشەیەکی غەڵەتە بۆ نمونە کە شتێک ئەشکێنێ کە هاوارێکەکە کە خۆی تووڕاکە ئەم کاردانەوانی کە ئەو مناڵە هەیەی بۆ نمونە چۆن لە مناڵ تێبگەێنرێ ئەم بابەتانە هەڵەیە لە ڕاستیە تۆ لە پەروەردەکردنی مناڵە پێم وتی مناڵ بە چەند خاڵە کاتێ ئەمەڕە کاتێک گەورە ئەبێ هەتا لە بەردەستی خۆتا ڕەنگە هیچ کام لەو شتانەی کە تۆ باسی ئەەکەی ڕوونایەت وشەی ناشرین ڕوونایەت ڕفتارێکی زۆر نابەجێ نبینی چکە هێشتا قۆناغەکەی سەرەتای و لە ناو ماڵەکەی خۆتایە و لە خاڵی یەکەم و دەستپێکی پەروەردەکردنایە کە بەو شێوەی کە تۆ ئەتەوێت پەروەردە ببێ پەروەردە ئەبێ باش بەڵام یەکشت زۆر گرنگە ئەو شتانی کە تۆ فێری ئەەکەی زۆر گرنگە تۆ چاودێری ئەو شتانە بکەیت کە تۆ فێرت کردووە ئایا لە خراپی چاوی تۆ ئەو مناڵە چێنێک ئەتوانێت پراکتیکەی ئەو شتانە بکات کە وەری گرتووە لە قۆناغەکانی یەکەمی ژانیە بۆ نمونە چۆن ئەتوانێت زاڵ بێت بەسەر تووڕەبوونەکانی خۆیە کاتێک لە چاوی دایکی دوورە چۆن ئەتوانێت وەڵامی ئەو شانە باتەوە کە بەرامبەری ئەوترێ کاتێک لەو شتانی کەواتە بە تەنیا قۆناغی یەکەمی خێزان گرنگە زۆر گرنگە بەڵام پراکتیکەکردن گرنگترە کاتێک تۆ لە غیابی چاوی تۆ مناڵەکە شتێک ئەکات لەناو کۆمەڵگەی کوردی خۆماندا خێزانی شوکۆڵانیش بوونەتە قوربانیەکی زۆر گەورە کاتێک مناڵەکە لە کۆڵان یان لە قوتابخانە یان لە دەرەوەی سنووری ماڵەکە وشێکی نەشاو بەکار ئەهێنێ ئەیگەڕێنینەوە بۆ باوانی ئەڵێن ئەوان فێریان کردووە کاتێکیش لە ماڵە وشێکی نەشاو بەکارهێنێ ئەیگەڕێنینەوە بۆ دەرەوە ئەڵێن ئەوان فێریان کردووە ئێمە هەردوو لا تاوانبارەکەین بەبێ ئەوەی خۆمان تاوانبار بکەین لەبەر ئەوە کاتێک کە مناڵەکان وشەیەکی نەشیاو یاخود هەڵسوکەوتێکی نەشیاو ئەەکەن ئێمە بمانەوێنمانێ هەر فێری ئەبێ هەرگوێی لێ ئەبێ بەڵام گرنگە بەردەوام بی لەسەر ئەوەی کە ئەو شتێک کە لە دەروی سنووری ماڵەکەی تۆ فێری بووە گونجاو نییە هەڵەیە بەڵام لە پەروەردەکردنایەک خاڵ زۆر گرنگە مرونەتت هەبێ بێزار نەبی چکە پەروەردەکردن وەرزێک نییە ساڵێک نییە ئەبێت تۆ توانای ئەوەت هەبێ کە بەردەوام بی لەگەڵ مناڵەکە هەر کاتێک بەردەوام بی ئامانجەکەت ئەپێکی ئەگەر لە سایە 50 بێت
دەستەکانی خۆش بێت سپاس بۆ ئامادەبوون دەستە خۆش بە خاتوبات.